بەڕێز محەممەد ئەحمەدمان لەگەڵایە بەڕێوبەری شوێنەوار و کەلەپوری زاخۆ کە لەسەر هەمان بابەت ڕاستەوخۆ لە شاری زاخۆ قسەی لەگەڵەکەم. کاک محەممەد بەیانیت باش سپاس کە کاتی خۆت بێمە بەخشی. سپێدا باش سەرچاوە خێرسڵامە سەرچاوە زۆر سپاس بۆ بێ دەرفەتێ. زۆر سپاس. کاک محەممەد بالەوە دەست پێ بکەین تا چەند گرنگی بە پاراستنی ناوچە دێرین و شوێنەوارە مێژوویەکان درراوە چ لە زاخۆ چ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. بله هەلبەت زاخۆ پشتی بیە ئیدارە سەربەخۆیە زاخۆ ئەماکی ڕێبەریە شینەوار و کەلەپۆرێن زاخۆ چوینە قۆناغێت باشتر و چێتر وی باریدا gelek cih ew çend sal biyemil hîviyê bîn bêne nûjenkirnê xweşbextane yani derfet hate dan û pişt himeta îdara serbexweya Zaxo kar li serhildkirinê taybet li destpêkê sala 2021-22 bazarê kevnê Zaxo hate nûjenkirin wekî hînûkek bînin xelkek berdewam seredana geştiyar û ev bazarê heniş berf nemanê û herfînê yani bazarek برف نمانه و چو برف حرفینه و چو جه که پیز بی مخابنی نوکت چویا قناق دی خلکک گشتیار سردان کنش همی جها و ادبیجم هر بت واجی دیتین او بازاری کون چند پریکو پیک و شینواری یک ونی هاتی چیکرن هر واسه بو افکار دی نوکا تینا چیکرن بو باجر زاخو نوجن کرنا قشلا زاخو کل ها زاخو اکشوان کل هت شینواری نه امشین بیجین افکلها هنل سر گره که شینواریه او گره تمنه پترش 4000 ساله پیش زاینی و که آواهی کلها قشلا زاخو ام پیش بینید که دیفون او جدارت میجوی اول بردست مکتین که برای 1120 ساله او آواهی کلها زاخو هبی نوکل قشلا زاخو یت قناق دماهی که دای بو نوجن کرناوه انشالله آیدک نزدیک داده خلاص بتن و هر واسه هلبت بابت دیجی گرنگل باجر زاخو او قناقا وکیل بجن او کار بو پاراستن وان شینوارا و پارچه شینواری آوا کرنا موزخانه که بو باجر زاخو وکیل بجن روجت وکرنا ویجی که ودید موزخانه که شینواری و کلاپوریا پترش 300 پارچه شینواری دوی موزخانه دانن سردم چرخت بردینی یک کون امشد بجین 10,000 سالش بری زاینه حتی سردمت اسلامی نوی. بله. کاک محەممەد وەک خۆت ئاماژت پێ قشڵەی زاخۆ لە ئێستادا نۆژەن ئەکرێتەوە. ئایا بیر لەوە نەکراوەتەوە ناوچە شوێنەوارە مێژوویەکانی زاخۆ ئیدارەی سەربەخۆی زاخۆ یا دەوروبەری زاخۆ ئەوانیش بە هەمان شێوە نۆژەن بکرێنەوە بۆ ئەوەی لە داهاتوودا گەشتیاران سەردانی بکەن لە بری ئەوەی خاپور بکرێن و پرۆژەی تری لەسەر دروست بکرێ؟ نه اینشا خاپور کردن نیه یعنی او گرکانه هر دینه پاراستنه هر چه جهه که کلپوری ما بتاته دا یعنی خراب کردن واسانی نه کو بجنده همو اتا خراب کردن او تشتانی نه واسا ده هر اتا پاراستنه کو گریدان بقشلا زاخو و هی رنگ نوکا بابت کو هاتیا او جهه دینه خراب کردن وان جهانی نه او کامراوی او که دین بله روباری گله جور لافا و کی ودیتی شوان 19 کارت کردن سروان جهاد کتن تنی او جهاد اینا فاقش کردن و کی بجن تمام کرا پروژه گشتیاریه. بله. کاک محەممەد گەڕێکی جوولەکەکان لە شاری زاخۆ چەندین ئاسەواری مێژووی تێدایە بە تایبەت شوێنی عیبادەت و شوێنی خوێندنگە ئەمە بیر لەوە نەکراوەتەوە ئەمەش لە داهاتوودا نۆژەن بکرێتەوە سەرنجی گەشتیاریان بۆ لای خۆی ڕابکێشێت هەڵبەت مێژوێشی دێرینی هەیە و گەڕەکە. درستە گەڕێکەوە جیل زاخۆیەکی شوان گەڕێکت گەلێک کاونن ئەم وەکی ڕێبەریە شینەوەر و کەلەپوری زاخۆ شیوەکی گرنگت سەحەتکی ناوێ گەڕەکێ ئینشاڵڵا ئەو گەڕەکەژی ئەف خۆنیت مێتمۆین چەند خۆنی مێتمۆنیت کەلەپورینە دێنە نوژەنکردنێ و هیچ شوان آواهی آن گرکه نای تخراب کرده اما کی ریوبریاش نوار زاخو تکازل سری بابتید کین کوی که شوان گرکه کفن دیرینت باجر زاخونه چلبت اوجهیت باجر زاخو هزاران سال الوری بن الوری باجر زاخو آکنجی بن و وکیل بیجن دستیوان هبیت آوا کرنا باجر زاخو دا هلبت ما چند خانیت مان یعنی بشکن مخابنی وقت سال 948 وقت جی چوین اسرائیل وقت دام از دروات اسرائیل خلکک باجر زاخو الوری آکنجی بی
يعني نزانین وان خانیا پارزن آنوان جها پارزن گل خانی خاطر خراب کرنه و چیمنتو هاتن آوا کرنه بس همان شیوازی گرکای مای گرکت تانگو تو یعنی گرکت ویت کون شیوازی خوی کون هر خوبه گرتی ان شاء الله اف خانیت ماین البردست دینا نوجن کرنه ما چند خانیت ماین بشکش کی نشتا زاخ و اندک خانی دید بجن یت مالا مش گاباینه اول چند سال امجی حول دین خومال بکین و کره بریش نوار کلاپورین زاخو بەڕێز محەممەد ئەحمەد بە شێوەیەکی گشتی چەند شوێنەواری مێژووی هەیە لە ئیداری سربەخۆی زاخۆ و دەوروبەری ما ئیدارە سربەخۆی زاخۆ پشتی گەهشتنا سنوور باتێ دەشتا سلێوانەیە بۆ ئیدارە سربەخۆی زاخۆ پشتی بریارە سەرۆکەتی ئەنجومەنی وەزیران نزیکی 400 جێشینەوەری مەیەت هەین و 40 ساده کار مسحت دهاتی کرنه مسح شینواری بوان جهاتی کرنه خوشبختانه مگلک جه شینواری تاین بس بو کارت هلکولین تنقیباتا امنو کل جهه کتکین بجنه گریدیر بون یشینواری البینامه و کردستان و سوریه السر سنوری السر روبار دجله نزیکه الگلتی مکی آلمانی بجنه زانکو جوهانس گوتنبرگ مینس خوشبختانه در انجام توی گلک باشن اوجی که ما بجن پارچه پیکرک ورزه پار مدید پیکر هراکلیوس اغریقیه نوکل مزخانه زاخو نمایش کریه البته او پارچه شینواری جوتی ندیدن دیساوا ام نمایش کین ان به مزخانه وکی میگوتی مگلک جه شینواری تاین ان شاء الله کار کین السر بو پتر وان جا هل کولین بکین و تنقیبات الوان جها بکین بله کاک محمد من پرسیارێکی کەم لا دروست بووە مۆزەخانەی زاخۆ ئەو کەلوپەلانە چین کە لەوێ پارێزراون ئایا مۆزەخانەی زاخۆ ڕۆڵی هەبووە لە پاراستنی کەلوپەلە مێژوویەکان وقتی زاخۆ مگوتە پێشترش بەری بتە ئیدارە سەربەخۆ بنگە هەبی بسەر ڕێوەبەری شینوار و گەلەپۆرین دهوکێ ئەف پۆرچێت هەنێ حەمیل فەرمانگەها مەبین ژوورێکی وەبین کۆگەهێکی وەبین مەت پاراست حتا ئەو بێ هات مزخانه هاتی آوا کنش لای حکومت هرم کردستان و اف پارچه تای شینواریت زاخونه همی پارچه شینواری زاخونه یه سنتر زاخو و دوروبرت زاخو که میگویی انجامی هلکولینن لگریانن دیتنن پشکنینن ملوه مزخانیت هلگرتین و یت نمایش کرین حمیل دیو داتا و بشکش به مزخانه اف مزخانه زاخو کلاپوریه او جه حالاتی که گلک پارچه پیشکش میکنین گریدای نبجیانا روزانه یا کردواری هر واسا ما دک تشت شینواری ما تشت کلاپوری تینیت بجین کریستیانا یت آین دیجی که الویر مزخانه نمایش کردن او کونترین پارچه محل و مزخانه بری ابسیدینه 10,000 سالش بری میجو او این گفتی مل هلکونین دستخو و اینای مزخانه تا نمایش کردن هر واسا سردمی دیت میجوی میتین چرخت بردینی میتین سردمی میتانی آشوری هلینستی سردمی اسلامی نوی می های الویر تینا نمایش کردن با مزخانه زاخودا بله کاتە کاک محەممەد سەررجەم ئەو کەلوپەلە مێژویانە بۆ چەند سەردەمێکی جیاواز ئەگەڕێتەوە وەک خۆت ئاماژت پێ ئەوانی لە ناو مۆزەخانەی زاخۆ پارێزراون بله کەون یعنیش کەونترین می های 10,000 سال پیش میجوی حتی سردمی اسلامی نوی وکی میگویی تا سردمت چرخت بردینی می های چرخت بردینی کون کانزای سردمت میتانی آشوری یعنی اف سردمت هلینستی ما پارچه که های برک می های مل جه پرادلال دیتی وکی جه بجن پی مروویه وکی حمایت آرامی السرن یعنی اف شینوارت هنیت مید پاراستینت به مزخانه و استاد صادق حمی شینوارت باجر زاخونه مش دردی نیناد بله کاک محەممەد من دوا پرسیارە لێ یەکەم وەک ئاشکرای پردی شەهابێکێکە لە پردە دێرین و مێژوویەکانی شاری زاخۆ کە مێژوەکەی بۆ 100 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە لە پلاندایە پردەکە نۆژەم کرێتەوە چکە لە ماوەی ڕابردوودا بەهۆی لافاوە بەداخەوە بەشێکی ڕووخاوە و لە ناو چووە بەڵێ بله هر ڕۆژە 23 عملوێری بین و کاک ئەحمەدیش لەوێ بی ئەو گوتن ئەو پردە نەمایە بەس خۆشبەختانە پشتی ئاف لافا و دەینادی هەیکەلێ پرێمایە سوپاسی و نوکە ئەم پشتەوانی دارە سەربەخۆی زاخۆ سەرپێشینیانە ئەمێ vê پرێوەکی ڕێوەبەریە شینوار و کەلاپۆرێن زاخۆ ئەمێ دەستە قۆناغێت نوێژەنکردنێکین پشیوازێ وێ یەکەون ما أرشيف كافني هاي ماموستا أرشيف أم اعتماد سرتين أرشيف بريطانيا
عمل ویره موینت پریتینیت کردن یه سال 909 توی وقتی دا توثیق کردین زانکویت بریتانی دیفی ارشیفی انشالله و پری ام جارک دی نوجن کین دچینا انشالله این ببینن قال کاک احمدی ام راپورتا چکین ببینن او پرا چاپ شوازی خویه کردن همان کرستاجی همان کرستوی بری همان کسلو او ماده و انشالله ام دست بقوناغت نوجن کرنیت کین نوکا و سپاسی اداره سربخوت کی پشتوانی و آن دارایی بەڵێ بەڕێز محەممەد ئەحمەد بەڕێوبەری شوێنەوار و کەلەپوری زاخۆ سپاس کە ڕاستەوخۆ لە شاری زاخۆ لەگەڵمان بوو.